پرسی ژن لە ئێستاە لەم ماوەیە زۆربەی کەناڵەکانی ڕاگەاندن بە هەموو ئامرازەکانیەوە بابەتی زۆری جۆراوجۆری لەسەر ئامادەکرا و هەریەکە و لە ڕوانگەیەکەوە لە پرسی ژن ئەڕوانێت و ئەوەی لە ئێستاە کە ئێمە لەم جۆرە چالاکیانەیە قسەی لەسەرەکەین پێم وایە ئەوە کافی نییە پێویستی زیاتر بە هەڵوێستەکردن لەسەر ئەم بابەتانە من لێرەیە باسی ئەوە ئەەکەم کەەوە ڕاگەاندنی کوردی چی بکرێتە کەوا بەو ئاقار و بەو شڵەژاوی سەر لە شێواوی ئەو فەوزای کە لێستایەتیایەتی تا ڕادێ کۆنتترۆل بکرێت و بوەستێنرێت بێگومان لە ئێستاە ژن بە تایبەتی و ڕاگەاندکاری ژن بەشێک لە کەناڵەکان قسە و باسی زۆر لەسرە پێیان وایەکەوە هەرێک لەو کارانی یاخوی لەو ڕاگەاندکارانی کە بە ئەرکەکانیان هەڵەسن وێنایەکی ناشرین یاخو وێنایەکی نەرێنی دروست کردو لەسەر دۆزی ژن یاخو لەسەر پرسی ژن لەسەر کەسایەتی ژن بۆیە پێویستە ئێمە وەکو مامۆستایانی زانکۆ و هەوڵی تاکە کەسیمان زۆر داوە و هەوڵی گروپات و کۆنفرانس و کۆمەڵک چالاکی زانستیمان ناوە لە ڕێگەی بۆنمونە ئەم جۆرە سیمینار و سیمپۆزیۆم و وەرکشۆپ و کۆنفرانسانە یاخود لە ڕێگەی توێژینەوە زانستیەکانمان هەوڵمان داوە هەموو ئەو برینانەی یاخود هەموو ئەو کێشە و گرفتانەی کەوا ئێستا لە میدیای کوردیە ئەگوزارێت کارمان لەسەر کردو و پەنجەمان خستۆتە سەری و بەیاداشت نامە و بەڕاستپاردە و پێشنیاریش خستومانەتە بەردەم لایەنی پەیوەندیدار و وەزارەتی ڕۆشنبیری بەڵام بەداخەوە تاکو چەند ئەم بابەتانەی ئێمە بە هەندوەرە گیرێت و ئیشی لەسەر ئەکرێت و ئێمە لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی بەشی تەکنیکی میدیا و بەشی ڕاگەاندن ئێمە دەرچووی زۆرمان هەیە ئەمە هەوڵمان داوە بەردەوام لە کلاسەکانی خۆمانایە کەوە ڕێنمایی و هۆشیاری بڵاو بکەینەوە وەکو مامۆستایانی ژێمە بەوەکو مامۆستایانی تەکنیکی میدیا کە باسەکەم و پسپۆڕانی بواری میدیا ئێمە بەردەوام لە ڕێگەی وەرکشۆپەکانمانەوە لە ڕێگەی سمینارەکانمانەوە لە ڕێگەی هەوڵی تاکە کەسیمانەوە لە ڕێگەی بەرنامە جۆراجۆرەکانی کەناڵەکانەوە هۆشیاریمان بڵاو کردوێتەوە کە پێویستە میدیا بەم شێوەیە کار بکات پێویستە میدیا بەم شێوە بە ئەرکەکانی خۆی هەڵبسێت و پابند بێ بەو بنەمایانی کەوا کۆمەڵگەی کوردەواری پابندە پێوی بەهاجوانەکانی ئەم کۆمەڵگەی لە ناو نەچێت و خۆری ئاوان نەبێت لەبەرەوە ئێمە بەردەوام لە هەوڵەکانمانە بەرداوین و بە ئێستاشەوە هەوڵێن کە میدیای کوردی میدیایەک بێت کەوا چاوی بینەرەکانی یاخود دڵی بینەرەکانی قەناعەت پێ بکات کەوا میدیایەکی تەندروستە و لە ئەم نەتیجەیە کە ئێمە ئەو پەیامانی ئاڕاستی وەرگرەکانمان ئەەکەین پەیامێکە کاریگەری خراپ و باشی لەسەر وەرگرەکانمان ئەبێ ئەوە گرنگە کە میدیایەک بێ هەوڵی هۆشارکردنەوە بدا هەوڵی ئەوە بداکەوە کێشە و گرفتەکان چارەسەر بکە یاخود دەست بخاتە سەر برینەکانی کۆمەلگا و هەوڵی چارەسەرکردنیامدا لە هەر لایەنێک لە لایەنەکانەوە بێت لە هەر بوارێک لە بوارەکانەوە بێت ئەبینین میدیا بە شێوازێکی تو بە ئاقارێکی ترە ڕۆشتووە من بە نمونەیەک دەست پێکەم من خوێنکارێکم لەم ماوەیە خوێنکارێکی کچ بوو تی مامۆستا بەدرێژای ئەم 4 ساڵە من سیڤیم پێشکەشی دەستگاکانی ڕاگەاندن کردو بە هەموو ڕەنگەکانەوە بەڵام تاکو ئێستا تاکە کەناڵێکیش نەبووە کە سیڤەکەم بە هەند وەربگرێ و ئاوڕێک لە من بداتەوە ئاوەکو ڕاگەاندکار وەربگیرێم لێ من توانایەکمێ تاقەیەکمێ وزەیەکمێ ئەمەوێ خۆم بسەلمێنم لەسەر شاشی کەناڵەکان بێ یاخود لە پشتی کامێراوە بێت بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ دەرفەتێکم بۆ نەڕەخساوە لەم کۆمەڵگەیکی ئێمە ئەگوزەری ئەوەیەکەوە بە ناوی پیشەی ڕاگەاندکار خۆی خزێنێتە ناوکاری ڕاگەاندنەوە پیشەیەکی تری هەڵگری پیشەیەکی کەیە تەجروبەی پیشەیەکی کاکە وەکو مۆدێلیست وەکو میکاپ ئارتیست وەکو شاجوانێک یا هەر ناوێک ئەوانەی کەوا بەدەل لە کاری ڕاگەاندن دێت ممارەسەی ئیشەکەی خۆیەکە طبعا ئەمەش کەوتۆتە ژێر کاریگەری چی ئەم سیستەمە سەرمایەداریانی ئەو کۆمپانیا بازرگانیانی کەوا ئێستا لە هەرێمی کوردستانەیە بە ئاقەز ئیش لەسەر ئەمە ئەکات مێشک و زیهنی پڕەکا بم بابەتێک نەشیاوانی کە لەگەڵ کۆمەلگەی کوردی تۆیان ناگونجێت بۆ نمونە میوانەکانیشان لێک باز نایاسوڕێتەوە واتە کاتێک کۆمەڵێک میوان هێنێت میوانەکانیشان لەو ئاستەیان نییە کەوا بینەرەکان بتوانێت قەناعەتی پێ بکات تەنها بەوەیە کە هەرزەکارەکانمان پێوی گیرۆدا بن ئەکەونە ژێر کاریگەریەکان گەنجەکانمان کچە کوڕە لاوەکانمان ئەکەونە ژێر کاریگەری لە نەتیجەیە هەموو ئەمانە ئەم دەربڕینە ناشرینانەیە ئەم قسە و گفتوگۆیانەیە ئەم کەسە لاواز و کەسایەتە لاوازانە لە ناو ئەم جۆرە پڕۆگرامانەیە لە نتیجەکەی باش نابێت بێگومان کاریگەری خراپی لەسەر دەرونی تاک ئەبێت لەسەر دەرونی گەنجەکانمان ئەبێت و کاریگەری لەسەر هەڵسوکەوت و ڕەفتار و سلوکی گەنجەکانمان ئەبێت لە ڕاستیە ئێمە وەکو پسپۆڕانی میدیا وەکو باسم کرد لە پێشوە هەموو هەوڵێکی
تاکە کەسی و کۆمەڵی و گروپی و تەنان زانکۆیشمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە ئێمە ئەمە خاڵە لاواز و خاڵە بەهێزەکانی جۆرکردنی کارکردنی میدیای ئێستاە لە هەرێمی کوردستان بەڵام تاکو ئێستا پێم وانە گەیشت بێتە جێگای خۆی و ئیشیشی لەسەر کراپێ هۆکارەکەشی وا گەڕێت چکە لەم هەرێمی کوردستانە میدیای حزبە میدیای بەرپرسەکانە و ئەم جۆرە دیاردەی و ئەم جۆرە دەرکەوتنی جۆرە بەناو میدیاکارانەش ئیرادەیەکی سیاسی و حیزبی لەبەردەستایە چونکە لە نەتیجە هەر ئەمان ئەسامان و داهاتی ئەم وڵاتە بەڕێوە ئەبن و کۆنتترۆلی ئەم وڵاتیان کردووە بۆ ئێو پەیامانە یاخود ئەو کەسانی کە ئامادەیەکەن ناتوانیت وەکو پێویست هەستی بە هەوڵە ئەکادمی و پیشەیەکەی خۆت وەکو میدیا و چارەسەری ئەو تووشی بۆ بدۆزێتەوە. شێوازی کارکردنی ڕۆژنامەنووس لە وڵاتی ئێمە بەداخەوە بە ڕێژەی سەیە چلیش نابێت وەکو ئیتیکی کارکردن بۆچی ئەمە ئەڵێم لە بۆ نمونە ئەگەر کەناڵە هەواڵیەکان باس بکەین ئەو ڕۆژنامەنووسانی لە هەر دەستگای کار ئەەکەن کاتێک ڕووداوێکی بۆ نمونە کوشتن ئەبێت ڕووداوێکی سووتان ئەبێت بە مایک و کامێرایەکە و لەسەر ڕووداوەکە حازرن ینی بەبێ ئەوەی گرنگی بۆ بن کە ئەگەر ئەمە دایکێکی جەرگ سووتاوە ئەگەر ئەمە برایەکی کوژراوە گرنگی بۆ نایەن تەنها ئەو پەیامی خۆیان ئەیانێ بیگەێنن ئەمە مەبەستی ئەوانە. سەبارەت بە کەناڵە هەواڵیەکان لە دەستگا یاخود کەناڵە تەرفیەکانیشە ئەم نمونانەمان هەیە بۆ نمونە خۆی بەرنمەیە کە بۆ دائەنێت کەسێک ئەهێنێت کە خۆی مەبەستێتی نەک ئەوەی کە بینەر ئەیەوێت کۆمەڵێک میوان بانک ئەکات بەبێ ئەوی ئەزمموی هەبێت لەو بوارەدا کەسێک ئەکا بە پێشکەشکار ئەگەر کەسێکی بیانیە ئەگەر بەبێ ئەوی کە ئەسڵەن شەهادەی هەبێت منێک کە تەخەڕوج ئەەکەم کەسێکی هاوشێوەی من کە بوارەکەی تاڵ کردو ئەزمموی هەیە دەینانێت لە بوارەکەدا کار بکات هەم دەستی منیش بگرێت هەم بۆ کەناڵەکەی شتێکی باشە هەم دڵی بینەرەکەی ڕازی بکات بەڵام بە پێچوانە ئەوی کە خۆیان ئەیانوێت لە بەروی کەناڵەکان ئێستا لە منافسێکدان بۆ ئەوەی ئەو ئامانجی خۆیان پێی بگەن کە یشکۆکردنەوەی بینەرە بە هەرمە بەستێکە خۆیان ئەیانوێت کەناڵە تەرفیهەکانمان باس کردوتمان ئەو کەسانە زیاتر ئەهێنن من و تۆ هەموو کەسێک ئەزانێ زیاتر ئەو کەسانی کە بە فەیز دەموچاویان لە بەرچاوە یان تاتۆیان هەیە یان بیانین گرنگی بۆ نایەت کە ئەمە لە ڕووی شێوازی بنەماکانی پێشکەشکاری چییە بۆ ئەوی کە دڵی خەڵک لە خۆی ڕازی بکات بەس بە چاو بڕیارئێن واتە جسم و باڵایکی جوانی هەبێت لە شولارێکی ڕێکێ بە دەموچاوێکی جوانی هەبێت ئیتر ئەمە ئەگەر شەهادی هەیە ئەگەر بیانیە هەر کەسێکە بۆیان گرنگ نییە. ئەمە ژوای کردووە ئەو کەسانی کە لە بواری ڕاگەاندن کار ئەەکەن ئەوانی کە ڕۆژنامە نووسن چەندین کەسی زیرەک و بەتوانامان هەیە بەداخەوە کە فەرامۆش کراون من نمونەیەکی خۆمە بۆ باسەکەم ماوەیەک لەم و پێش لە چاوپێکوتنێکی بۆ کارکردن بۆ ئەوەی قبول بکرم لە یەکێک لە کەناڵەکانی خۆماندا مقابلە کرین لەگەڵ خاتوونێکدا تێستێکی ئەوی کردو بەبێ هیچ دوو دڵ یەکسەر وەریانگر بەڵام من بە دوو کەلیمەی زۆر ئاسایی بەڕێی کردم وتی وەرناگیرێت من زۆر لام ئاسایی بوو پێشتر لە چەندین کاری کە وەرنەگیرا بووم بەڵام ئەوەی سیر بوو بەلای منەوە ئەو بوو کە ئەم خاتوونە دەموچاوێکی زۆر دیاری هەبوو هەندێک تاتووی لە جەستا هەبوو یەکسەر زانیم هۆکارەکەی بەهۆی ئەوە لە کاتێکا من شەهادەکەم هەبوو من ئەزمونم لەو باشتر بوو چەند جار داوام لێکردن کە تێستم بکەن بەڵام بەبێ ئەوەی هیچ تێستم بکەنیان وتم با راپۆرتان بۆ ئامادە بکەم ئامادەی هەموو شتێک بوو زۆر بە ئاسانی بەڕێی خستم و ئەو خاتوونیان وەرگرت کەناڵەکان ئێستا هەمویان لە منافسێکدان بۆ ئەوی بینەر کۆ بکەنەوە لەسەر چی بنەمایەک لەسەر ئەوەی کە ئەزانن خەڵک زیاتر بە چاو بڕیار ئایا کەسێک کە دەموچاوی دیارە و جوانە و تەنها بە جسم و لە شولاری ئەو پێشکەشکارە سەرنجی بەرامبەر و بینە ڕائەکێشن کە بەداخەو ئەمە لە ڕووی پەروەردەی و کۆمەڵایەتی و لە هەموو ڕوویەکەوە کۆمەلگا بەلاڕێدا ئەبات هەمومان باش ئەو ئەزانین سوودی ینی ئەمانە چییە ئەگەر تۆ نەزانیت ئیتیکی پێشکەشکردنی پرۆگرامێک چۆنە میوانێک کەسێک ئەهێنیت کە سوودی نەبێت بۆ کۆمەلگا با بەرنمێکی تەندروستی بە بەرنمێکی ئابووری بێت کەسێکی زیرەک لە بوارەکەدا پێشکەشکارێکی بەتوانە و بە ئەزمون بێت ئەبێت هەموو کەسێک کە لەو بوارە کار ئەکات بزانێت ئەمە کۆمەڵێک بنەمای ئەخلاقیە بۆ ڕۆژنامە نووسێک بۆ تۆیکی ڕاگەاندکار دانراوە کە ئەگەر کۆمپانیەکانی ڕێکلامە ئەگەر دەستگایەکی ڕاگەاندنە کە کار ئەکات کە ئەمە ئەگەڕێتەوە ڕاستە ئەگەڕێتەوە بۆ دەستگای ڕاگەاندنەکە کە ئەبێت ڕۆژنامە نووسێکی چەوە و پچە و لە ڕووی ئەو بنەمایانەوە
گەورە بکات بەڵام لایەکی کەەوە من پێم گرنگە کە ڕۆژنامەنووس وەکو خودی خۆیشی ویژدانیان خۆی ئەوەی بزانێت کە چۆن ئەو بەرنامانە پێشکەش ئەکادیان چۆن ئیتیکی ڕاگەاندن بەکارێنێت لە کارکردنیدا ئەگەر ئامانجی ئەم دەستگایانە ئەو بێت کە خەڵک بەرەو پێش برن هۆشیار بکەنەوە زۆر بەرنامی بەسوود هەیە ڕاستە کەناڵیشمان هەیە ڕۆژنامەنووسی بەتوانیتیە کەسانی بە ئەزمموی بەڵام ئەمە زۆر کەمە ئێمە کەمینە باز ناکەین بەداخەوە لەبەر ئەوەی زۆرینە ئەوەی بەرکەوتووە خەڵک بەلا ڕێدا ئەبەن وەکو باسم کرد بە کۆمەڵێک بەرنامەی بەزم و ڕزم لەسەر شاشە دروست ئەەکەن و کە ئەمە هۆشیاری نییە بۆ خەڵک ئەمە بەمە بەزوە ئەکرێت ئەگەرنا زۆر بەرنامەی باشەیە ئەتوانن پێشکەشی بکەن هەم لە ڕووی ئەوەی کۆمەڵگە بەرەو پێش بچێت